کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک هێزێکی کاریگەر و داکۆشیکار لە چاکسازی و گۆڕانکاری لە تەونی کۆمەڵایەتی و سیستەمی سیاسی و کاریگەڕی هەرێمی کوردستان لەسەر استراتیژێکی نەگۆڕ بۆ گەیشتن بە ئامانجێکی گەورە کار دەکات. ئەویش گۆڕینی دەسەڵاتێکی حیزبی ستەمکارە بە دەسەڵاتێکی نیشتیمانی و سیستەمێکی حکومڕانی تەندروست و دادپەروەر. ئەمەش بە هاوکاری ئەو هێزە سیاسیانەی کە چاویان لە ئایندەیەکی باشترە بۆ خەڵکی کوردستان و کۆمەڵی ئیسلامیش ساڵانێکە لەسەر کۆمەڵێک هێڵی گشتی کاری هاوبەشیان لەگەڵ دەکا. قۆناغی ئێستای هەرێمی کوردستان کە دیموکراسیەتێکی ساختە دەسەڵاتی دوو هێزی شکست خواردووی کردوتە زۆرینە و هێزەکانی دەرەوەی ئەو دەسەڵاتەی لە ڕووی ژمارەی کورسی و پێگەی پەرلەمانیەوە تا ئاسێکی مەترسیدار کەم کردوێتەوە. پێویستی بە هۆشیارێکی بەرزی سیاسی هەیە کە کەمترین بەریەکەوتن لە هەڵوێستی سیاسی و بنکەی جەماوەری و گوتاری ئیعلامی ئەم هێزانەدا هەبێ کە دەرەنجام ئامانجە گەورەکە لەبیر دەکەن و بە قوڵکردنەوەی ناکۆکی و هێرشی ئیعلامی بۆ سەریەکتر بە ناڕاستەوخۆ دەبنە بەشێک لە ئەجێندای ئەو دەسەڵاتەی کار لەسەر پەرتەوازەکردنی هێزە سیاسیەکانی بەرەی خەڵک دەکا. ئەوەی لە دیدی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستاندا وەک استراتیژێکی نەگۆڕ کاری لەسەرەکرێ خزمەتکردنی خەڵکی کوردستان و بوون بە بەشێکە لە هەنگاوەکانی چارەسەری قەیرانە سیاسی و داراییەکان کە خەڵکی تەواو ماندوو بێهیوا کردووە و پێشی وایە ئەمە بۆ ئێسای هەرێمی کوردستان ئەرکێکی قورسە و هیچ لایەنێکی دەرەوەی هێزە دەسەڵاتدارەکان ناتوانێت بەتەنها شان بداتە ژێری و پێویستی بە دید و کاری هاوبەش و یەکڕیزی و تۆکمەیی بەرەی خەڵکو و هێزە ناڕازیەکان هەیە کە بوونی هەر جۆرە بەریەکەوتن و ململانی و مزایداتێکی سیاسی ئەم هێزانە لەسەر یەکتر گەیشتن بەم ئامانجە سەخت و دژوارەکات و دوجار خەڵکی کوردستان زیانمەندی سەرەکی دەبێت یایدا. لە هەرێمێکدا کە دوو حیزب و چەند بنەماڵەیەکی سیاسی دەستیان بەسەر خاک و چەک و پارە و تەنانەت حکوومەت و پەرلەمان و دادگاکانیش داگرتووە و خەڵکی کوردستانیش نزیکەی 30 ساڵە بارمتەی دەستی بەرژەوەندیەکانی ئەمانن. لە دیدی کۆمەڵی ئیسلامی کوردستانیشدا تاوانێکی گەورەیە کە هێزە چاکەخوازەکان سەرقاڵی ململانێ و شەڕی یەکتر شکاندن بن و لە بری ڕوبەڕووبوونەوەی ئەم دەسەڵاتە و هەوڵدان بۆ ڕووخاندنی پایەکانی گەندەڵی ببنە ئۆپۆزیسیۆنی خۆیان و کاریان لێدان بێ لە کەسایەتی سیاسی یەکتر و هەوڵدان بێ بۆ تێکدانی ئەو هاوپەیمانێتە ئەخلاقیەی خواستی خەڵک و ماف و ئازادیەکانی شەقامی کوردستانی ساڵانێکی زۆرە لە نێوانیاندا کردوێتی بە ئەمری واقع و گەیشتن بەو ئامانجەش هێشتا لە سەرەدای ڕێگەدایە. ئەو هێزە سیاسیانەی دەستیان لە گەندەڵی و قۆرەخکاری و تاڵانکردنی سامانی گشتی دانیە. کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک هاوڕێ و هاوپەیمانی سیاسی خۆی لێیان دەڕوانێت و هیچ کاتێکیش گوتاری ئیعلامی خۆی بۆ دژایەتی و لێدانیان تەرخان ناکات و پێشی وایە پێویستە سەرجەمی هەوڵی ئەو هێزە سیاسیانە بە ئاراستەی تۆکمە و فراوانکردنی ئەو بەرەیە بێ کە ئومێدی بەشێکی زۆری خەڵکی کوردستانی لەسەرە. ئەرکی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە حکوومەت بێت خزمەتکردنی خەڵکە بەکردەیی و لە دەرەوەی حکوومەتیش بێدا کۆچیکردن و بەرگریکردنە لە ماف و ئازادیەکانی خەڵکو و ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی و پیسخۆری. لەم ڕوانگەیەشەوە لە هێزە سیاسی ئۆپۆزیسیۆنەکانی دیکە دەڕوانێ و هیچ کاتێکش نەدەکەوێتە بەرەی دژیان نەکات و توانای مرۆیی خۆشی بۆ وەڵامدانەوەیان تەرخان دەکا. ئەو هێزە سیاسیانەی کە پاشخانی ئیسلامیان هەیە لای کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک برا و هاودین و هێزە سیاسیەکانی دیکەی دەرەوەی دەسەڵاتیش وەک هاوڕێ و هاوپەیمان تەماشا دەکرێن و پێی وایە بەرپرسیارەتی گەورەی ئەخلاقی ئەم قۆناغا لەسەر شانی هەموو لایەکە و هەر جۆرە سیاسەتێکی دیکە بە لە بەرچاو نەگرتنی ئەم بەرپرسیارەتیە دەبێتە هۆی قوڵکردنەوەی زیاتری برینەکانی خەڵکو و لاواازتربوونی پێگەی ئەم هێزانە.